سڵاوتان لەبێت لە بواری زیرەکی دەستکردا قۆناغێکی زۆر گرنگ و زۆر بەهێز هاتووەتە پێشەوە. ئەویش ڕاگەیاندنی ئەیجنتێک یا بریکارێکی زیرەکی دەستکردە بە ناوی بایۆمێدیکال. بایۆمێدیکال بەرپرسە لە وەڵامدانەوەی پرسیارە پزیشکەکان، شیکارکردنی پرسیارە ئاڵۆزەکانی بواری پزیشکی، دروستکردنی وێنەی پزیشکی، وەڵامدانەوەی هەر بابەتێک، هەر شتێک کە لە چوارچێوەی پزیشکی و بایۆمێدیکاڵا بێت. بێگومان ئەم بریکارە بەرهەمهێنانی زۆر گرنگە، چونکە تەنها تەرکیزە خاتە سەر بواری پزیشکی، تەنها ئیش لەسەر بواری پزیشکیەکە، هیچ بوارێکی تر ڕەبتی بەمەوە نییە. ئەم بریکارە بناغەکەی پشتی بەستۆ بە هەزارەها و ملیۆنەها توێژینەوەی زانستی پەیپەری ئەکادمی بواری پزیشکی، واتە کۆمپانیای بەرهەمهێن هاتووە لەسەر ئەساسی ئەو توێژینەوە و پەیپەری ئەکادیمیانە ئەم ئەیجنتەی دروست کردووە تا وەڵامێکی زۆر ورد، وەڵامێکی زۆر دەقیق و باش و گونجاو بدا بە بەکارهێنەر. واتە کاتێک تۆ پرسیارێک لەم ئەیجنتاکە یان ئەتەوێت بابەتێکی دەرمانی لەگەڵا مناقەشە بکەی، یان لە چوارچێوەی سیتی سکان و کۆمەڵێ ئەشیعە و بابەتی ترا بکەویتە مناقەشە لەگەڵ ئەم ئەیجنتە، بە شێوەیەکی زۆر باش وەڵام تایاتەوە، بە ڕێژەیەکی زۆر بەرز وەڵامەکەی باوەڕ پێکراوە، چونکە وە گوتمان پشتی بەستووە بە هەزارەها و ملیۆنەها داتای پژڕاستکراوە کە لەلایەن پرۆفیسۆر و دکتۆر و مامۆستای زانکۆ و هەموو ئەو کەسانی کە لەو چوارچێوەیە کارەکەن دەستیان هەبووە لەم ئەیجنتەیە. ئێستاش لەگەڵم بن ئەچینە سەر سایتی سەرەکی ئەمە ئەمڕازە ڕوونەکەینەوە. بەڕێزان، ئەمە سایتی سەرەکی سایسپەیسە بەم ئەدرەسە scieSpace.com. کاتێکم وێبسایتاکەیتەوە کە وێبسایتێکی زۆر گرنگە لە بواری توێژینەوە و نووسین و پایپەر ئەکادمی شەکات، کە پێشتر ڤیدۆم لەسەر کردووە لە پیجەکەم. لەم ڤیدۆیەدا باز لەواکەین کە چۆن مۆدڵی یان ئەیجنتی بایۆمێدیکال بەکاربێنین. کاتێک دینە سەر وێبسایتە سەرەکیەکە پەڕەکەمان بەم جۆرە ئاکاتەوە. لە دوو شوێن پێمانەڵێ لێرە پێوتین کە ئەیجنتی بایۆمێدیکال دەتوانین بەکاربێنین. هەروەها لەم خانەی سەرەوە کاتێک ئەمە تێکستەکە نووسین، کۆمەڵێک دوگمەمان هەیە. لە دوگمەی ناوەڕاست کە نووسراوە ئۆڵ کلیکێکەکەین، وەکە بینن ئەیجنتی بایۆمێدیکال بەردەستەکە ئەتوانین بەکاری بێنین. بۆ بابەتە پزیشکەکان کاتێک تۆ ئیشت لەسەر بابەتی پزیشکیەکەی زۆر گرنگە ئەم ئەیجنتە بەکاربێنین، بۆی تەنها مەشغوڵ بێ بە بابەتە پزیشکەکانەوە و داتابیسەکەی مەشغوڵ نەکە بە بابەتی عامەوە. ئەستا من ئەم ئەیجنتەم بەکارهێناوە لە سایسپەیس، کە بێگومان سایتی سایسپەیس بە دوو شێوە بەردەستە. شێوەیەکیان کە خۆڕاییە، ڕۆژانە چەند پرسیارێکی زۆر کەم سنووردار ڕێگەت پێەیە تۆ ئیش لەسەر بکەی، واتە ڕێت پێ نایە هەموو ماسەفاتەکان 100% بە خۆڕایی بەکاربێنی. شێوەی دووەمیان یا پاکێجی دووەمیان کە بەپارەیە لە $20 دەست پێەکە بۆ هەر مانگێک، و پلانی گرانتریشی هەیە کە مواصفات و وەحدەی زۆر زیاتر تایاتێ، زۆر باشە. ئێستا من ئەم ئەیجنتە هەڵبژاردووە. ئێستا ئەشعەیەکی ئێمارایێنم، پرسیارێکی لێگەم کە بۆم ئەنالایزکە و بۆم ڕوونکاتەوە. لە زائیدەکەەوە من وێنەکە ئاهێنم کە لە ناو کۆمپیوتەرەکەی خۆمە سەیڤم کردووە، واتە ئەپلۆد یەکەم. بەڕێزان، ئێستا ئەمە ئەشعەکەم هێناوە کە ئێمارایە و تێکستێکی پێم بە زمانی ئینگلیزی کە بۆم ڕوون بکاتەوە و بزانین ئەم ئەشعەیە چییە و چی نییە. پاشەوە پەنجانین بەم دوگمەیە کە سەهمەکەی بۆ سەرەوەی. وەکوە بینن ئەیجنتەکە کەوتە ئیش، پشبەست بەو ملیۆنەها دەیتایی کە هەیەی لە دەیتابەیسەکەیە، ئەشعەکەمان بۆ شیکارەکە بۆ ڕوونەکاتەوە و دواتر نەتیجەکەیمان پێەیە. بەڕێزان، لە دوای چەند دەقەیەک ئەنەلایزکردنی داتاکانمان لەلایەن ئەیجنتی بایۆمێدیکەڵەوە، نەتیجەکەی پێیان کە ئەتوانین بڵێن یەکێکە لە ئەیجنتە زۆر پێشکەوتوەکان. دیقەت بن ئەو پلانی کە داینا بۆ ئەنەلایزکردنی داتاکەمان یان ئیمەیجەکەمان کە ئەشعەیەکی ئێمارای بوو بە 9 هەنگاو ئەنجامیە. ئەمە هەموو هەنگاوەکانە کە لێرە ڕوونی کردوتەوە، هەر هەمووی سەحی لەیاوە کە سەرکەوتوو بۆ لە شیکارکردنیە. دیقەت بن هەر هەمووی بە شێوەیەکی زۆر جوان و تایبەت
شیکار کردووە و ڕوونی کردوێتەوە. ئەمە هەموو نەتیجەکەیەتی کە پێی یاوی کە دایتای تەواوی یاوینەتێ. ئەمانەش یەک بە یەک ئیمەیجەکانە کە ڕوونی کردوێتەوە لە چ شوێنێکە چی هەیە لە چه بەشێکە کێشە هەیە، هەر هەمووی بە جوانی ڕوون کردینەتەوە بە چارت، بە فایلی وەردیش، تەنانەت بە فایلی وەردیش هەموو نووسینەکەی بۆ نووسیوین کە خطوە بە خطوە پۆینت بە پۆینت ڕوونی کردوێتەوە بۆ ئەوەی دانەبڕێن لە بابەتە تەکنەلۆژیەکان و زیرەکی دەستکرد و بابەتە پەیوەندیدارەکانی تەکنەلۆژیا ئەتوانن سەردانی پەیجەکەم بکەن بە ناوی سەربەز نەجمەدین لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک، هەروەها لە تیکتۆک و یوتیوب و لینکدین و ئینستاگرام بە هەمان ناو زانیاریەکان بڵاوەکەمەوە. هیوادارم ئەم بابەتەش سوودی هەبوو بێ و کاتێکی خۆش خواتان لەگەڵ.